شهيد بديع عبد الرزاق غلام. شهيد بديع عبد الرزاق لسال 1956 لقضای بدرە لە پارێزگای واسط هاتە سەر دنیا. خوێنینی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی تەمام کرد. باوەڕنامەی بەکالۆریۆس لە ئەندازیاری میکانیک دیری. کار لە بوار پیشەگەی خۆی کردگە. لە ساڵ 1981 لەلایەن ڕێژێمە بەعس وەرین و تومەتە ئەنتمابوونەڕە حزب داوای ئیسلامی دەستگیر کریا و لە ناو زیندانەی ئەو ڕێژێمە تووشی خراوترین سزایەی لە جەسەیی و دەرونی هات. دواخریش لە ساڵ 1982 دەریا لە سێدارە.